حکوومەت و میدیا و ڕای گشتی لە هۆڵەندا ئەم ڕۆژانە بە کۆچبەرانەوە سەرقاڵن. بەپێی سیستەمی کۆچبەری هۆڵەندی هەر کەسێک کە بۆ یەکەم جار وەک کۆچبەر دەگاتە وڵاتە و دەیەوێت داوای مافی پەنابەری بکە، دەبێت بچێتە ناوچەیەک لە باکووری هۆڵەندا بە ناوی تێراپڵ و لەوێ خۆی بناسێرێ. لە هیچ شوێنێکی دیکەی هۆڵەندا کۆچبەری تازە هاتوو تۆمار ناکرێن. بەڵام لە هەفتەکانی ڕابردوودا کۆچبەران ناچار بوونە لە بەردەم ناوەندی خۆناساندن لەسەر شەقام بخەون. ڕخنەی زۆر لە حکوومەت دەگیرێ کە بانقەسەمە دەکات، بەڵام دەوڵەتی هۆڵەندا دەڵێ فریای تۆمارکردن و نیشتەجێکردنی ئەو هەموو کۆچبەرە ناکەوین. تاوکو ئێستا منداڵێک گیانی لەدەست داوە و زۆر کۆچبەری دیکەش نەخۆش کەوتونە. کێشەی گەورەی ئەو منداڵانن کە تەمەنیان لە خوار 18 ساڵە و بەتەنایی هاتوونەتە هۆڵەندا. یەکێتی ئەوروپا ڕخنەی توندی لە هۆڵەندا گرتووە، دەڵێ ئەوەی لەوێ ڕوودەدا نامرۆڤانە و سوکایەتیە بە کۆچبەران. بۆیەش داوا دەکات دەست بەجێ ئەو کێشەیە چارەسەر بکرێت. لەسەر ئەم بژارە توانە تەوێڵەیی لە هۆڵەنداوە لەگەڵمە کاکتانە توانە تەوێڵەیی بێگومان لە باکووری هۆڵەندا دەژیت لەو شوێنەی کە نزیکە بڵین لەو شوێنەی کە قەیرانەکەی تێدا دروست بووە. کاک توانە هۆی چییە کە ئەو هەموو کۆچبەرە لە تێراپڵ ناکرێنە ژوورەوە؟ ئەم کاتتان باش، ێوارەتان باش. ڕاستیەکەی کورتێک لەسەر تێرەپڵ ئەگەر باسکەم، خۆی تێرەپڵ ئەو شوێنەیە کە یەکەم جار ییتە هۆڵەندا لە هەر شوێنێکی هۆڵەندا خۆت تەسلیم کرد با بڵێ ئەنێرن بۆ ئەوێ وەکو کەمپێکی سەرەتاییە، لەوێ ناونوو زەکرێت و با بڵێن ئینتەرویوی سەرەتایی لەگەڵا ئەکرێت. دوای ئەوە کە چەند ڕۆژێکە لەوێ ئەمێنیتەوە خۆی مەبەستەکە ئەوەیە، دوای ئەوە ئەینێرن بۆ کەمپەکانی تر لەوێ چاوەڕێ ئەتا بۆی زار نەتیجە وەرەگرەیان. بەڵێ ئەمە تێرەپڵە. هۆی چییە کە ناکرێنە ژوورەوە؟ ینی لە چاو ساڵانی ڕابردوودا کۆچبەر زۆر بوون لە هۆڵەندا یان هۆکارێکی دیکە هەیە؟ بەڵێ خۆی هۆکارەکەی ئەوەیە، چەند هۆکارێکی هەیە. ڕاستیەکەی کۆرۆنا هات پەنابەر زۆر کەم بووە لە هۆڵەندا لەبەرەوەی چەند کەمپێکیان داخست و هەروەها چەند فەرمانبەرێکیان لابرد لە ئیشی خۆیان و هەروەها لە مەخیرە سووری و باڵێن ئەفغانی و ئەوانە زۆرتر هاتن و شارەوانیەکان یارمەتیان نییە. اینجا لەبەر ئەوە خۆی تێرەپڵ ئەو شوێنەی کە سەرەتایە خۆی تقریبان با بڵێن 2000 نەفەرێک، بەڵام لەم ئەخیرەوە زۆر کەس هاتن گیان نابووە، حتا بردیان ناو هۆڵی سپۆرت و لەسەر کورتیا خەوتن. لەبەرەوە نانەتوانی هەمووی کەنە ژوورەوە، لەبەر دەرگا چاوەڕیانە. بەڵێ ئەوەی کە گوێم لێبوو بۆ یەکەمین جارە لە مێژووی هۆڵەندا کە ڕێکخراوی پزیشکانی بێسنوور لە نێو هۆڵەندا فریاگوزاری پێشکەش دەکات. دۆخی تەندروستی و کۆچبەرانە هێندە خراپە کە ناچارن کە پەنا بۆ ڕێکخراوی تەندروستی و پزیشکانی بێسنوور ببن؟ خۆی ڕاستیەکەی چۆن بوو کە لەبەر ئەوەی نەکرانە ژوورەوە کە بەڕەسمی شتەکانیان بۆ بکەن، لەبەر دەرگامانە دەوێ حکوومەتی هۆڵەندا لە دەرەوەی کەمپەکە زۆر هینی نەکردن، لەبەر ئەوە تێکە داخلی کرد لە مینا با بڵێن پزیشکانی بێسنوور کە ئەمە یەکەم جارە پزیشکانی بێسنوور لە ناو هۆڵەندا، پزیشکانی بێسنووری هۆڵەندا لە ناو هۆڵەندا یارمەتیان بن بۆ هەندێ نەخۆشی تەندروستی و با بڵێن دەرونی و هەروەها خاکی سووری هۆڵەندیش ئەم دوو ڕێکخراوە زۆر ڕۆڵێکی باشیان بینی لەوێ کە یارمەتیان بن. پەنابەرەکان تقریبان لە مەخیرەوە گەیشتنە 700 نەفەر کە لە دەرەوە ئەخەوتن. خۆیان هەندێک ڕێکخرا و با بڵێن خێمەکان بۆ خێمەکان داخرا بوو، بەڵام لەبەر ئەوە نانەزانی هەندێک کێشە ڕوویدا ناو خێمەکان نانزانی چڕە، لەبەرەوە خێمەکانیان لابرد. حکوومەتی هۆڵەندا خێمەکانی لابرد بە ئێستا چەند خێمەیەکی این کردەوە بەستەرەوەی، ینی با بڵێن دیواری نییە. بەڵێ کاک توانە بە حکمی نزیکیت و کارکردنیشت لە نێو کەمپەکانی بە تایبەتی باکووری هۆڵەندا و شوێنەی کە دەزانین تێراپڵیش هەر دەکەوێتەوێ، کورد هەن لە نێو ئەو کۆچبەرانێکە لەسەر شەقام دەخەون؟ بەڵێ کوردی تایە. من خۆم دوێنێ ئینتەرویو چاپێکەوتنێکم بینی کوردێک کە هەڵبەتە ناوەکەی خوازراو بوو، ناوی خۆی نەکردبوو، چاپێکەوتنیان لەگەڵا کردبوو. بەڵێ کوردی تایە، بەڵام لە 150 ئەوانەی کە لەم ئەخیرەوە هاتوون با بڵێن 2022
لە ساپنجای سوورین دوایەوە تورکیە و ئەفغانیەت و ئەریتیری و با بڵێن وڵاتەکانی تر. بەڵێ ئەوەی کە ئێوە دەیکەن لە نێو کۆچبەران بەتایبەتی لە باکووری هۆڵەندا زۆرتر کارەکانتان چییە؟ من ڕاستیەکەی ئێستا لەگەڵ ڕێکخراوی هی تەندروستە ئیژەکەم ئەچم بۆ کەمپەکان بەهۆی شانۆ پێشکەش دەکەین بۆ تەندروستی و بۆ هەروەها دژی خەتەنەی کتان و هەروەها بۆ مافی یەکسانی ژن و پیا و ئەو شتانە بەڵام خۆم هەروە بەڕێوەبەری ناوەندی هاوکاری کورد و هۆڵەندی ئەندە چالاکی لێرە ئەەکەین خۆم هەم لە کەمپەکانە پێشتر گشتم کردو لە ڕێکخراوی بەختەوەری بۆ پەنابەران چالاکیمان بۆ منداڵان نەکرد لە زۆربەی کەمپەکانە کە تێرەپڵێکێک لەوانەیە چەند ساڵە لە تێرەپڵ لەوەی ئیشم کردووە خۆم کە یارمەتی ئەو منداڵانەمەدا چالاکیم بۆ کردن بۆ منداڵەکە. ئەو کەمپانیای کە دەچی ئەو چالاکیانیان لێ دەکەی بێگومان لەگە خەڵکەکەش قسە دەکەی دۆخی کۆچبەران لە نێو کەمپەکانی ژوا خراپەوە کەوەی کە ئێستا لە تێراپڵ دەبیندرێ لە هۆڵەندا خۆی ئەبێت جیاوازی بکەیت لە بینی تێرەپڵ و کەمپەکانی تر تێرەپڵ وەکو پێم وتی کەمپێکی سەرەتاییە بە شێوەی کاتی ینی مەبەستەکە ئەوەی بە شێوەیەکی کاتی چەند ڕۆژێک بێنێتەوە ڕاستی بەڵام مشکلەکە ئەوەیە لە کەمپەکانی تر ئەلبەتە لە کەمپەکانی تر وەزن زۆر باش نییە بەڵام لە کەمپەکانی تر دەبێت زۆرتر چاوەڕێیەکی هەیە زۆر چاوەڕێیەکە تا نەتیجە وەرەگرێ و یا تا ئینتەرویو ئەکرێ و ئەمانە بەڵام مشکلەکە ئەوەیە تقریبا با بڵێن 14,000 نەفەریش لە کەمپەکانی تر بەڵێ مافی پەنابەریان وەرگرتووە مافیمانەوە لە هۆڵەندا بەڵام قانونیە کە بچنە ناو خانوەکانەوە لەبەرەوە حکوومەتی هۆڵەندا لە مەخیرە بڕیاریدا کە 20,000 خانوو دروستکە بۆ ئەوەی لە کەمپەکانی جوانەی کە مافی پەنابەریان وەرگرتووە بچنە خانوەکان و ئەوانش کە لە تێرەپڵ مشکلەکە ئەوەیە بۆی ئەوانش دوای مەرحەلەکەی تر با بڵێن کۆناغی تر بچنە کەمپەکان ئەوان بچنە خانوو ئەمان بچە جێ ئەو زۆر سپاست دەکەم بەڕێز توانە تەوێڵی بۆ چەند هینێک حەلی کاتی با بڵێن چەند هۆڵەندا چەندینێکی کردووە لەوانە کە ئێستا سەربازگەیەک هەیە کە کردوێتی بۆ پەنابەران لەوێ نیشتەجێ بن هەروەها کەنیسەکان و هەروەها شوێنی سپۆرت لە هۆڵەکانە شوێنیان بۆ تەرخان کردو بەسەمە کاتی هەربەتە 730 میلیۆن یورۆشیان تەرخان کردووە کە بۆ پەنابەران بەڵام پرسریشان کردووە کە پەنابەر بێت بۆ ئێرە هەڵبەتە سنوورەکان زۆرتر بینەکەن ئەوە جاران بەرنامەیەکیان هەبوو هەموو ساڵێک 1000 پەنابەر لە تورکیا وەرگرن ئەوەشیان وەستان کە ئێستا ئەو پەنابەرانش وەرناگرن هەروەها کێشەیەکی تریش هەیە لە هۆڵەندا ئەوەش تەسیری هەیە و یۆکرانی تقریبان بڵێن زیاتر لە 7,000 یۆکرانی ژاتووە بۆ ئێرە و کێشەی جوتیارەکان و کێشەی هەروەگرانی ئەمە هەمووی ڕۆڵی بینیوە لەم کێشەی ئەخیرە. باشە زۆر سپاس دەکەم کاک توانێتەوەڵەی لە باکووری هۆڵەندا و لەسەر ئەو قەیرانەی کە بەهۆی هاتنی زۆری کۆچبەران لە هۆڵەندا دروست بووە لەگەڵمان بوو زۆر سپاس